سلاوی خوای گەورەتان لێبێ من منسوور باسم لە تێک پلەسەوە کاک بڵندیش لە کوردستان تیڤەوە ئەمڕۆ بە پێویستمان زانی چەند گفتوگۆیە بکەین لەسەر چەند بابەتێکی گرنگ کە ئێستا لە بازاڕەکانی کوردستان دەگوزارێت ئەویش بابەتی گرانبوونی ئایفۆنە لە بازاڕەکان کە ئەمەش ترسێکی لەلایەن بەکارهێنەرانەوە بۆ دروست بووە کە ئایا ئایفۆن بکڕن نەکڕن لە پڕ لە $1300 ڕاستەوخۆ $300-400 گران بوو گەیشتە $1600 لە بازاڕەکانی کوردستان کاک بڵند هۆکاری ئەمە دەگەڕێنەوە لە بۆچی ینی ئەو خاڵە بەهێزانە چین کە وای کرد نرخی ئایفۆن لە کوردستان بەرز بێتەوە طبعا دەست خۆش لەوە ڤیدیۆی بۆ بەخێریش بێ ستۆدیۆیەکەی تو بە نسبەت گرانبوونی نرخی مەسەلەن ئایفۆنەکە ئایفۆن 14 پرۆ ماکس و 14 پرۆ یان زنجیرەی 14 دەگەڕێتەوە لە بۆی هۆکاری سەرشی مەسەلەن لە سین زۆربەی کارەکانی ئەپڵ داخرێ ئەوجا ئایا مەسەلەن حکوومەتی سینەوەیە هەنجەتی پێدەگری لەبەرەوەی بەڵام لە ئەمریکا باند کرا یانی هۆکارە سەرچێکە کە دەیگەڕێنەوە دەڵێن کۆڕۆنایە ینی پێوەستیان کردەوە بە کۆڕۆناوە قەناعەتم وانە کڕۆنا بیانەوەی کە ئەوەندەی ریسێرچم کردی ئەوەندەی مثل هاڵ مەسەرخینتەوە هەمووی بەناو باسی دەکە کە شتەکە زیاتر کودری بەهانەگرتن بی بۆی فرۆشی ئایفۆن دابەزی بەرهەمکەم بی فرۆش دابەزێت چکەستا کۆمپانیای سینەکان زۆرن یانی منافسی ئەپڵی یعنی ئەپڵ لەوێندەر ئەو هەم بەرهەمە دروست دەکە زۆر بە ئاسانی توانین ساقی کاتەوە بەس کە ستۆچی نەبوو یعنی بازاڕەکە دەشێوێ بەڕاستی کە ئەمەش بزانین مثلا هەر شتێک کە کەم بوو قیمەتی زۆر ئەوەی کردە خاڵە چیەوەیە کە نرخی بەرهەمەکانی ئەپڵ گران بێستا یعنی ئەو هۆکاری سەرچی هۆکارشتکە دەبینی هەندێک مشکلە هەیە لەسەرەوەی کە بەرهەمی ئەپڵ کەمە ئایفۆن کەمە بەڕاستی لەگەڵ ڕێزم بەس هەندێک تاجری خۆمان هەندێک بازرگان ینی زۆر چاوسنۆکانە ئەو لێ دەخۆزنەوە هەر لێرەش نییە لە دەرێشن لە شوێنایی تر مەسەلەن دەبینی 1000 ئایفۆنی یخۆیتی نافرۆشی ئەمن بە حکمیەوەی لەناو بازارم لەگەڵ زۆر کەس قسەم کرد لەگەڵ زۆر ئەو برادرانە قسەم کرد کە پەیوەندیان هەیە لەگەڵ دوبەی وە لەگەڵ هەولێر وە لەگەڵ مەسەلەن کە لەناو ئیشی ئایفۆن و مۆبایلن برادرێک بە منی گوتی لە دوبەی بە منیان گوتووە کاکە ئایفۆن بکڕە گران دەبێت ڕێژێکی زۆر پاشەکەوت کە بێنە لە مەغزەن دانێ گران دەبێت ینی جگەی لەوەش کۆمەڵک دوکاندا هەرخۆی لە کۆگاکانی زیاتر لە 1500-2000 ئایفۆنی هەبوو خەزنی کردبوو دەیزانی مەسەلەن گرانبوونێک یان شتێک ڕوو دەدات بۆ ئەوەی ئەویش بازارەکە کۆنتڕۆڵ بکات خۆی عادەتەوەزم نزیک سەری ساڵان هەین شتە چوار ڕوودا جارویان نرخ گران دەبی جاروێ هەرزان دەبی هەین پاریش تقریبان سیناریۆیی نزیک لەوەما هەبوو جا ساڵ بەرزبوونەوەی دۆلاریش هۆکارێک بوو لەوەی بەرزبوونەوەی دۆلار لەلایەک و یەک خاڵی زۆر گرنگ هەیە کە ئاماژەمان پێ نەدا بوونی کۆمەڵێک خەڵکی تورک لە بازاڕەکانی کوردستان کەوا دەکەن ئایفۆنێکی زۆر دەچێت بۆ بازاڕەکانی تورکیا نەکارە ئایفۆن بەشێکی زۆر لە بەرهەمەکانی کۆمپانیەکان دەستێتە بازاڕەکانی تورکیا بەتایبەت ئایفۆن کە دەڵێن بەتایبەت ئایفۆن لەبەرەوەی ئایفۆن قازانجەکەی زیاترە لە چاو بەرهەمێکە نرخەکەی $200 بۆ $300 هەر لە قسەش دەکەی ئایفۆنکە هەر لە مەوزوعی ئایفۆنی ئەگەر لە بیرمان بی شۆڕومی ئەپڵی مەسەلەن لە دوبەی هەیە لە شەرق الأوسط مەسەلەن لە تورکیاش هەیە وەزم لە تورکیا ئێستا هەرداخرە لە نرخی ئایفۆن 14 پرۆ ماکسی وەزم نزیک وڵات $3000 برادێکی تورک هاتە لام لەو ڕۆژانە پیشانی دام ئایفۆنیەکی 14 پرۆ ماکس 128 دو سیم کارت 14 پرۆ ماکس 128 دو سیم کارت بە $2700 بوو لە ناو تورکیا تقریبا نزیک $3000 ئەو تورکانەوەیان کردووە دەست بەسە بازاردا بگرن کۆمەڵێک مۆبایل بە ڕێژەیەکی زۆر بکڕن و داخلی بازارەکانی تورکیا بکەن لەبەرەوەی قازانجی زۆرە نەک هەر زۆرە زۆرە خۆی بەرهەمەکە لە سەرچاوە کەم بووە
لەسەر چاوەوە کەم دێت ئەوانش بە ڕێژەیەکی زۆر دەیکردن و دەبنە بازارەکان اینجا بازارەکە بە هەر بە یەکجاری دەشێت ینی هیچ ڕەواژ نیێت و مەسەلەن ئایفۆنێک لە ماوەی یەک مانگ 320 بۆ 350 دلار بێتە سەر نرخەکەی ڕێژەیەکی گەلەگەلە زۆرە ئەوەی کردیانی بازارەکە بە تاو شێ بەز ئێستا هەز دەکەم نرخدا بەزیە بەخوای بەهێش دەمایتیا ینی ئەمڕۆ بە 1410 دلار بوو بۆ ئایفۆنێکی 256 گیگابایت و دو سیمکارتی و ئەکتیف هێشتا هەر گرانە چونکە من ئاخر جار هەتا 370 لەو دەورە ئاگام لێ بوو ئاخر لە بازارە ڕەش دەیانگو لە مەزدەر کە دێت لە دوبەی لە بن 1300 دلاریش دەکردرێت ئیدی ئەوە نازانین بەشتشکە لە مەسەلەی وەچیلەکان کە وەچیلەکان لێرەنا ئەوەندەی من تەمەشام کردی ئەوەندێکە ئەمن عیلاقەم لەگەڵە هەیە ئەلیکترۆمۆڵ کە بریکاری فرۆشتنە نرخەکان هەروچی خۆی بە بەس لێرە شتەکەیە چونکە ستۆک کەمە لەوێش کەم بووە خۆم چەندجار چیمەوێ یان برادرم نارتەوێت دەبینم ینی نەمایە یان مەسەلەن هەمونەوە بەردەست نیە چونکە ئەوانیش لەبەندە بەزە و پاڵە پۆستۆی لە بازارشێ دەستەوە وێن دەری خەڵکە لە بازار نامێنە ڕاستە خۆ پەنا دەباتە شتێکە مەسەلەن زۆر داوان چکە برادرم مەسەلەن باز دەکەن تووشی مشکلەی ئەوەی دەبن دەبین دوکاندار دەڕۆ لێ دەکڕی ئەوە هیچ ئەوە وەکو جاران نرخێ دەزانە دەڕۆ لێن دەردەکڕیدن ئەوەش کێشەکە بخۆی ئەو جەو دوکاندارش دیداتی دەستی دیکە ئەو دەست سێ چوار دەست دەکەوە دەکە بازارەکە بشێت ئەو نەوع ستایلە لە هەموو دنیاە مەسەلەن شتێکی پێ دەڵێن سکالپەر مەسەلەن دەبینی بەرهەمێکی زۆر بکڕا دەکرد هەر مەسەلەن سێ چار دانێ دەگرێت لە مۆزۆی ئەکسبۆکس پلەیستیشنی کاتی خۆی ئەوەش کێشە بوو زۆر مشکلەوە ئێستا سۆنی کە پلەیستیشن پێنجی دەفرۆشی یعنی ببینە نرخی لە وێبسایتی خۆی زۆر ئەرزانە اینجا شتێک نرخی پلەیستیشنیش ئێستا جێژێت نییە لەبەرەوەی ئەوش دەستە تووشایی بە هەماشەوە کۆمەڵە خەڵک پاشکەوت دەکات لە کۆکاگەکان و ئیدی نرخەکە دەشێت لە بازار مەسەلەن لە تو دەکردەوە بە 50 دلاری دوای قیچێک چاوەڕێ دەکاتە لە بازار کەم دەبێ و کەم دەبی دوای دەفرۆشتەوە مشکلەیە بازاری تێک بێ بەڕاستی اینجا ئەوە هۆکارەکانی گرانبوونی ئایفۆن لەوەی زیاتر نییە هۆکارەکەی سەرچەکەی باسمان کرد پەیوەندی بە کۆڕۆناوە بوو کە کارگەکانی فۆکسکۆن لە وڵاتی چین داخرابوون و کاتەکانی دەوامکردنی فەرمانبەرەکانیان کەم کردبووە خود دیاریان کردبوونیان لێش بە هەموو کاتە کار بکەن کامە ژوای دەکرد بەرهەمێنان کەم بێ و ستۆک کەم بێت ئەوەش هۆکارێک بوو هۆکاری دووەم بۆ ئەو پاڵە پۆستۆیە دەگەڕێتەوە کە لەلایەن بازارەکانی دەرەوە دەکرێت لەسەر بازارەکانی کوردستان کە بە ڕێژەیەکی زۆر ئەو مۆبایلانە دەستێتە وڵاتەکانی دەوروبەر هەتا دەستە ئێرانیش نەکرد تورکیا دەبێ ئاماژە بۆش بدەین مۆبایلە مەسەلەن ئەوانی کە نرخیان کەمە ئەوانیش دەڕۆنە سووریا هۆکارێکی سەرەکیش قۆڕخکردنی بازار لەلایەن چەند کەسێکەوە کە بەرهەمەکان نافرۆشن پاشکەوتی دەکەن لە کۆکاکان تاکو ئەو کاتی نرخی بەرز دەبێ و بە کەیف خۆیان یاری بە نرخەکە دەکەن و چیترمان نەماوە لەو ڤیددیوە ئەگەر شتێکی ترما بێ دەستەوت خۆشبی و هیوادارم مەسەلەن ڕوونکردنەوەی تاواندا لەسەر مۆزوع و ئەگەر جەماعەت چەرگلێک هەر پرسیارێک شتیان لە کۆمنتیان بڵێ ئینشاڵڵا لە خزمەتتان و پێشەوەش کۆتایی بە ڤیددیوکە بێنین سەبسکرایب هەردوو چەناڵەکەمان بکەن و لایکی ڤیددیوکە بکەن و شەیری بکەن بۆی زۆرترین کەس ببینێت تا ڤیددیۆی داهاتوو بەخواتان دەسپێرین و خواتان لەگەڵ